سەرقاڵی کارکردنن لە پرۆژەی ڕووناککردنەوەی شەقامی توی مەلیک لە سلێمانی. بە دوو پرۆژە و بە بڕی نزیکەی 350 ملیۆن دینار لەسەر بودجەی لە 108 بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی شەقامەکە ڕووناک دەکرێتەوە. لە قۆناغی یەکەمدا بەپانی 1 مەتر شۆستا بۆ شەقامەکە دروست دەکرێت. ستونی کارەبایی و کێبڵ و گڵۆپی لید بۆ شەقامەکە دادەنرێت کە شەوان ئۆتۆماتیک دادەگیرسێت و بە ڕۆژیش دەکوژێتەوە. گڵۆپانێک کە لە ئیتاڵیاوان لیدە ڤۆڵتی کەمترەوێ بە ڤۆڵتێکی کەمتری شەکا و عمریشی درێژە هەم ڕووناکیەکەشی بۆ چاو عەزەت نایە کە سایق بۆ نمونە لێرەوە بڕوا چاوی عەزەت نادە بە شەو داگیرسێت لەسەر فۆتۆسیێڵە بە ڕۆژیش دەکوژێتەوە لەسەر کارەبای بەردەوامیش. بڕیارە لە ماوەی 4 مانگدا هەردوو پرۆژەکە تەواو بێت. وتەبێژی کارەبای سلێمانیش ڕایدەگەیەنێت تەواوبوونی پرۆژەکە گرنگی زۆری دەبێت. یەکێک لە سیماکانی شار بوونی ئینارەیەکی جوانە و هەم با بڵین جگە لە سیمان جوانەکەشی یعنی با بڵین زەرورەتێکە بۆ سەلامەتی هاتوچۆ و ڕێگاوبان و ئەوانە بۆیە شاری سلێمانیش ڕۆژ دوارش قەرە باڵغترە بێ لە ڕووی ئۆتۆمبیلە و لە ڕووی هاتوچۆی هاوڵاتیانەوە بۆیە یعنی ڕێخستنەوەی ئینارەکان و بەگەرخستنەوەیان و ئیشپێکردنەوەیان کارێکی زۆرورە و ئێستا لە تیمەکانمان سەرقاڵی ئەوەن. پرۆژەی یەکەم کە لە ئێستا داخراوە تا بواری جێبەجێکردنەوە شەقامی توی مەلیک دەگرێتەوە کە 30 ستونی ڕووناکی دەبێت لەگەڵ 60 قاعیدەی لیدی ئەوروپی 150 واتی AEC ئیتاڵی. پرۆژەی دووەمیش بەشی خوارەوەی شەقامەکە تا فولکەی ئاسایش دەگرێتەوە کە 26 ستونی ڕووناکی دەبێت لەگەڵ 52 قاعیدەی لیدی 150 واتی کە هەردوو ئاراستەی شەقامەکە ڕووناک دەکەنەوە. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.